بەناوی خوای بەخشندە و میهرەبان خۆشەویستان و ئازیزان جەژنتان پیرۆز بێ یاخوا هەموو ڕۆژێکتان هەر جەژن و خۆشی بێ لە شاری هەولێرین دەچینە لای یەکێ لە هونەرمەندە دیارەکان یەکێ لە کەسایەتی دیارەکانی شاری هەولێر و باسی جەژن و یادەوەری دەکەین ئێوەش لەگەڵمان نابن یەک دوو بەسەرهاتی خۆشیش باز دەکەین ئەو ماوەی کا بەیەکەوەین ئێوەش لەگەڵمان نابن. السلام عليكم كاكا عزيزنا نحوالد باشي صار سلامتني ان شاء الله سلامت يا اخو جنتان فيروز بي خا سلامتك يا ربي سلامت يا اخو خاك سلامتك اذن هي سلامت يا اخو السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. عندنا نحوافا باشا. بخير بك هاي إبراهيم. أحوافا سلامت يا رب يا أخوة بخير بك. سلامت يا أخوة. هاي قول لنا رازي يا أخوة. كاكا إبراهيم. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. كاكا إبراهيميش كوري كاك عدنان يا. بله. كاك عدنان زنابيش ما شاء الله لميجا دولة شي بالاتان هي لسرودي آيني. بله الحمد لله. استالا قل ججنا توني وججني خوش ججنا بيروزي خود أراسي شي داكين. بله بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وموالاه. طبعا ورمضانك كبسر ما داتي فريق خواهي قولة طاعة وعبادتي هم لاش قبولك يا ربي. أم زجنا كواتي داينا هر برخوش وشادي يا ربي زجنا بيروز له هم مسلمانان دكم بتايبتي مسلماناني شاري هولير هر واش متو أواني كوا بروجبون زيادة زجنا بيروزان لي دكم. أواني بروجبون. بله بله. خا سلامتك. سلامت يا رب. هذه كاك عدنان أجر كم بقرين و ساڵانی زوو ها وەچی ئەو کاتی تەمەند وەکو کاکە ئیبراهیمی تۆزە گەورەتر بوو یا تۆزە گەورەتر بوو بەڵێ ئەو کاتی جەژن چۆن بوو چۆن جەژنتان دەکرد طبعا ئەگە سەردەی منداڵیم بیتنەوە هەر لە لای خۆمان ماڵمە لە ئازادی بوو لە سەری فەڕای دەسوڕایەوە پیاوێک هەبوو ناوی تەڵعات بوو پێیان دەگوت تەلا ئەندێک ئەوەی دانابوو لەیلوچی دانابوو جێدرێژێک و عارەبانەشی هینابوو سوار دەبووین وەمان دەزانی خۆشترین ژیانی منداڵ ئەگای لەوەی نییە لە خەم و خەفەت و ناخۆشی و مەشغەڵەتی دنیای ئەو ڕوبع ئەو دینارە ئەو درهەمە وەرمان دەگرت دەمان داوی سواری ئەو ئەسپەی سەعکەر و ئەسپەکەی دەبووین دەڕۆیشت ئەو جادەی هەندێک دەکرد خۆشترین ژیان بوو دوای لەیل و کەشکەی هەبوو عین ئەویش بە پارە سوار دەبووین چکولێتێکمان وەردەگرت لە ماڵانەها دەگەڕاین ئەوە هەبوو پێشتر ئێستا دەبینم لە سلێمانی ئەو شتە زیاترە بەڵام لە هەولێری کاتی خۆی هەبوو ها دەهاتین یەکسەر منداڵەکان قەڵق دەچوین ماڵەکان چکولێتیان دەداینێ و شیر ناتی بوو خۆشی بوو سەردان زۆر هەبوو ئەو موبایلە نەبوو بە موبایلەکی برێتن جەژنت پیرۆزبی یاخود بە موبایلەکی برێت جەژنەکەت پیرۆزبینە سەردان هەبوو هاتوسۆ بوو هاموشۆ هەبوو زۆر لەلای من خۆشتر بوو ئەو کات خۆش بوو زۆر زۆر خۆش بوو ئەوانی کەوا لە دیاریشمان دانیشتو دەڵێن ئەشهەدو ما بیلا وایە با بزانم ئەو کاتی هیچ بەسەر هاتێکی خۆشت هەیە لەو تەمەنەی هەتا گەنجەتی هەتا لە قۆناغی لاوێتی بەخوای خۆی لە حالت شتوهات ماشەڵڵا بەرامبەر کامرێ نامینێ بەڵام زارێکی ببینن دەلێگە ئامۆزایەکەم چوینە مەدینە العابەکە بوو لە ڕێی ئێستا کۆڕەک لە چێیە ڕێی عنکاوەی ئەوە لە بنی دنیایە بوو دەیانگۆ وەڵا سواری پاسی بوو چوینە وێندەر لە بەرامبەر وێندەر ماتۆڕیان بەکرێ دەدا ڕامیش گوتم ئامۆزاکەم دەوەرە با ماتۆڕی باشم گوت کوڕەخە دەزانین گوتم ماتۆڕ مشکلەکەم لەوەی بۆچی دەسوڕاینەوە نەم دەزانین بسوڕن وڵات مەخوارێ بسوڕن و هات مەخوارێ و کوژاوە دیتم عایبەکەی منداڵێکی لەگەر بەغار هات لۆ کوژانتەوە گوتم کاکە کوژاوە بینە خلاص عاقل سوستان گوتم کاکە ئێستا نیوەم ئەوە مایە بگەڕێمەوە دینارەکەم دایە گوتی نییە بڕلایەوەش دەیگوت بیدەوە هاواری دەکرد ئەوەی گوێ زانی دەرێتن مەیدەوە وەڵا هەندێکی لێداوە لەگە پێی لێنە ڕۆی ماتۆر نەگەڕاوە لە ساحیبی ڕەت بوو لە خۆریدا لە بەری دەکەتە ناو خۆردە وەڵام ڕاست سواری ڕیمی بووینەوە مەدینە العابەکەش مازگوت ماوکە دەکەتە دوومان زۆر شتی خۆش هەبووە لە بازاری لەیلوکان هەبوو ناو کەندەکەی ئێستا بازاری داونتاونی لێیە طبعا ئەوێن دەرێ زۆر زۆر خۆش بوو زۆر بەڵام ئیمە وەختی لەو تەمەنێ بووم نەدەچوم هەتا 15 و 16 و 17 ئەوانە ئەو زە دوایە دەچوینە ئەو شوێنەی هەمان ئینسانی خراپی لێ بوو ئینسان هەبوو شەڕاوی بوو بەڵام ئەو شوێنە زۆر خۆش بوو خەڵک دری دەکراوە سبحان الله ئەی بابزانم ئێستا
کە جەژنە و سەردانی کۆمەڵایەتی چۆنە و دەچێت لای چێ و یان خەڵک زیاتر دێتە لات هەمووشوی کۆمەڵایەتی چۆنە؟ طبعا تا باوکم مابوو ڕەحمەتی خوای لێبی لە ماڵی دادەنیش بابم لەگە مردوی هەموو لایەکی وەکو سەلیمی هەر باسی بابم بکەینەوە دەچوینە نانمان دەخوارد برێن میسالە لە ماڵە گەورەکەم لێکوانە تەمەن ساحیبی سێ خێزانم ئێستا ئافرەتەکان دەرن پێیان ناخۆشە پیاوەکانیش پێیان خۆش بێت تەمان یەکەم زار لە ماڵی گەورەکەم لێکوانە دەبم تەیراوەی دوای لە پاشە نانم خوارد دەچوینە ماڵی باوکم ئەو دوای سەردانی خێزانەکانی کەشم دەکرد بەس ئێستاکە لەوەتی باوم وەفاتی کرد خدای گەورە لە مردوم لایش خۆشبی داکەم لە هەر شوێنێک بی لە ماڵ سەلیمی بیان لێکوانە بیان لە ماڵی پشتیوانی برامبی لەوێ کۆ دەبینەوە سەردانی داکمان دەکەین و جەژنە پیرۆزە دەکەین و خوشکەکانمان دێن و برایەکانمان دێن و ئەو ئەنها چیژیان بە مێردایە و چیژەکان دێنەوە و قەڵە باڵغ دەبی و جەژنە پیرۆزە و عادەتی جوایە سوبحان الله یەکەم ڕۆژ جەژن ئینسان خەوی دێخەو لۆی هەیە ساعتەش پاژنی ڕوانێ بنووی دوایە سەردانی خزم و کەسان دەکەین سنی سەردانی ماڵی مامم دەکەین ئێستا بەنیازم بچمە ماڵی مامم پێش ڕەمەزانی وەفاتی کرد و سەردانی ماڵی وان دەکەین ئەو شوێنانە پلکێکم ماوە بە تەمەنە سەردانی دەکەم و ماڵە خەسوو خەزورانم ئینشاءالله باشە سێ خەسوو و سێ غەزورت هەیە بەڵێ دەستێکن چیهانیان لەگە چیهانیان علاقەت خۆشترە بینێن باشترە پتەوترە بەهێزترە بەخوای هیچیان لەو من فەرقی نییە بەڵام هەندێکیان هەیە ساڵەن دەسم سەریان لێ دەم ئێستا یەکیان دوورە لە شەقراوەیە کاکە هەتا سڕێی دێ بەزێکەشان لە هەولێری نوێ زوو دەسم سەری لێدەم ئافرەتەشی زۆر بەڕێزە لە سەجێ کەتێ تا بسمەکنی هەتا یەکدری ماسم نەکا و ئەوەم نەکا بەخوا هە دلیشی داناکەی زۆر خۆش دەوێ ئەم نژەمی سانەشی زۆر بەڕێزە خۆشم دەوێت خی گەورە شیفای بدار لێرەوە دەڵێم دوای سەردانی ئەو شوێنانت کە دەکەین بەڵام وەنیە هەندە کەسێ یەکەم ڕۆژ دەستە ماڵی خەزوری ئەوە ئەتی یەکەم ڕۆژ ناچی ناچم دوێ دووەمیش نەچم بەس هەیە تازە ژنی هینایان زاعیرەکانی خۆمان ئێستاکە پێشم ماری داک و بابیشی لێ بیستە مارە خەزوران زەخڕ دەبنەوە هەموو گەنجی ئێستا دەرێ دەبی یەکەم ڕۆژەکەن خەسوود بی هادی کابرا دەیگو سیارەکەم هەبایە یەکەم ڕۆژ پێ بچوو بامای ماری خەزوریشم سەلامەتت کە سەلامەت بیاڕ کاکاتان ئێستا دێمەوە لای جەنابەت بەس با کاک ئیبراهیم گفتوگوێش لەگەڵ بکەم کاک ئیبراهیم جەژنت پیرۆز بی و ئەتوش جژنی خۆت پیرۆزبایی خۆت لە چێ دەکەی جژنە پیرۆزی خۆت ئاراستی چێ دەکەی لەگەڵی موسڵمانان جژنە پیرۆزیان لێ دەکەم جەژنە و جەژنانە و شتی وەردەگری ئەمە پێشتر گچکە بوون جەژنانەما وەردەگرت کاکاتان نازم ئێستا ئەنگۆ قیچە تەمەنتان هەیە جەژنانەتان هەیە لەو مدارە وەڵڵای منداڵ وەردەگری من ئێستاش هەبی وەردەگرم چوو بە ماری خوشکەکەم هەر هات و سوبارە سوگوت وەڵای ئەوە زانیە کەسی ژنام ناداتێ جێژنەکەی بەخوای منداڵ دڵی پێ خۆش دەبێت ئەگە بە ڕوبعاچی بێگە بە هەزاری بی سوبحان الله هەست دەکا شتەکەی دەڵی جێژنانێ ئەوها بیدێل و هەیە بە شەرمەوە بەزگوتت جێژنانی ڕاست وەردەگری ڕاستەکەی کاک ئیبراهیم جا دەنگت خۆشە پێم خۆشە جێژنە و شتێکمان پێشکەش بکەی
یاخۆ دەستت خۆش بی خی گەورە تەمەنت پرخێر و بەرەکەت بکاتن ئەو چێوە هاانت دەدا و یارمەتی دەدا و ڕاهێنانت پێ دەکاتن والله فوق. باوکت زۆر یارمەتی دەدا زۆر تەژێعت دەکا والله زۆر بە خودت حەزت لێ سرودی ببی هاکە گەورە بووی چاو لە باوکت بکەی ببیە سرود بێش هونەرمەندێکی ئاینی والله والله هر خليك ئەیافەری کاک عەدنانجان مەجلیسی جەنابەت زۆر خۆشە سلامت يا رب. خی گەر سەلامەتکە چ بەسەر هاتێک خۆشمان لێ دەجێڕیەوە چ ئەوانەی بخۆم کەشف بکەم والله السرهاد أو لما زجوت شيء جوجني وقرآن داخلين دري الله أكبر الله أكبر قرآن ما داخلين اختيارك لو تنيشتن بو أما لما زجوت عاجز واميري بعض دكم طبعا أما دمانجو الله أو اختياره بمرانة دقيقة حتى أما دمانجو الله بدي الله دستي وقت اجتمع شام كان أما لا إله بدي الله أقول ما معازي ها قلت ما تلاقوا مزجفتين تلاقوا مزجفتي وبري هاي هزارك سخوم تندكم أو زارش نام قولوا ذبا تكذبا الله دستي بيقول مرة فقيرة سندي ده كل كم مرة يكندكت والله دعاء قلت ما قال أدري خود بري باشا والله قلت باشا بعد أدري خوم درين بعد وزا بس رأت خوش سبحان الله مزقوتي ولا سفري وعمري ولا ناوم مولودي شت ما بس ديتن فسلامتك تيدي كثير لما مولودي بتايبتي أنجو هندشتان هبو بسرتان هاتيا والله مناسبة مولودي زورة بس لو بدهم منازمة شهاني باش. بعد كيف بريشم ببيت هذه مسألة جزاك الله خير تيوا شتي واتم بسر هاتو والله زورة وهذا سرداني مولود وشتوها لما كردي مثلا بدايتي أما تيبك بوين كاك إبراهيم تيبي روناشي وسر برشت مع مستا بيرلاوي ومستا متخالق بش جريدة كردين وتلفزيوني كومل وتلفزيوني يقرتو تلفزيوني بزوتنا وهيتسيان دريخيان ندكرت طبعا أماش هيز أوك ما نذكر يعني برين لاني مادة وشتوها لا ذا دسفينا أول شيء مولودش مناسبك ماكر كابرج قوتي جزاك الله خيرا إلا ذا بخواي قورة باداش نبات وقنا بما نادريتو ذا هادوني درس سليم ديكو كورة جزاك الله خيرا أتاها الماري هبا بيكينو دماغتو والله سفرجي كاك إبراهيم سفينا مولودشي كابرا داينا أبو مثال الشاشة رمزي مامداتي گەنجەکەم لەگەر بگوت ئێمە فیلا دەخینینەوە گوتی یا ڕەبی خوا پاداشتم داتەوە دەواعد بێمش دوو سەماعەتان لە تووشای لۆ بینم ئەو هەوە لە ڕێیە سەماعەکە هێشتا نادە نهاتیە زا مناسبە شتوها لەمان دەکرد بەس شتێکی خۆش هەموو جارە سەلیم باسی کرد ئەمەش هەبە باسیەوە بکەم دەچوینە مناسبەی دەمگوت کابرا دەیگوت کاک ئازیز مامۆستانا چەندە پارەین گۆ ئەمەش شەرمم دەکرد برێم ئەوەندە و یعنی میساڵەن برین هەندەمان پێشە چی بدە و هەندە پاش ئێستانەوانی برین مەولودخینەکان زۆری وانە ئەمە هەدە چوین دەمگوت ئەو گەنجانش دەهاتن عەزیان لێ شتێکیان دەنێ دەفەلێ دەرەکان ئەوی لەگەرت دەرێتەوە ئەمن نەیبم یەکەش کە دەیبا دەیدەنێ دەمگوت ئەمە 50,000 جیازی وەردەگرین ئەوی دیکەشە گەشتەکەتدا ئەوانە جارێک ئەز بابم لەگە خۆمان دەبرد وەکو برادەر بووین بەڕەحمەت بی جارێک نەبوو دوو نەبوو سێنە وەڵا ڕۆژێک کابرا ئات گوتی مامۆستا ئەگەر پارەکەی حازرکەم گوتم لێگەڕ دوای گوتی نا دەپەڵا 50,000 جیازیە بابم دەرێت ئەرێ جیازە چ بوو پڕ نەبووە وەڵام نیاشتە نامۆقفەشی نەبزانیت چ برێم گوتم ئازی کابرا تەکسێکی دەکڕێتن تاکسی پڕ کاتەوە بەلاش خەرجی سوارکات دەیگوم مەلا باشی دادەمەزرێن لە خۆتان سەلامەتکە یا ڕەبی جا وەڵاهی مناسبەکانی زۆر چوینە زۆر یعنی تا کاتی مامۆستا پیرەلایەوە خەڵکی علی سەدام و خەڵکی و هەولێری هەموو شایدن هەموو مناسبەکان فیلا و لیلا دەچوین کەرکووک دووس قەمتەران بڕۆ ڕانێ بڕۆ دیانەی حتی جێنمە ئەمە نەچین سەردان نەکەین و حتى کاتی ئینجازە وەگرتنەکان زۆر زیاد دەبینم دەرێنەوە ئینجازەیاندا فلان و فلانی بەخوا هەر ئینجازە گوەرگیرا با دەبا ئەمە بچین جیهازی دانین سرودەکان دەما ڕازاندەوە مامۆستا سەرپەرشتی عەلی حەفلاتێکی دەکرد شتێکی جوانمان پێشکەش دەکرد دەهاتینەوە وجزاك الله خيرا إن شاء الله نسراشە لە بۆ قیامەتێ ئەو جزاك الله خيرەش ئێستا من عەدنان عومەرم کامیرە هاتە ماڵی من ڕێزی لە من نایە دەسمە دائیرەکی
والله لدركي دري ما مصاب خير بي او اشياء بدي اللي خلاص كم دري والله او اسلاميه او يخومني مش شخصكم صدق كسوي شي مدرس دايري مشين هدريش كم الناس زور يمني بخواي اسلامي رزلنا بخواي قوله وامشتك ما كله بخواي قوله بخواي قوله رزل لما اشكر يعني الله يدكم دەست خۆش بێگومان ئەوەی کە دەست بە قورآنەوە بگرێ دەست لەسەر ڕێبازی ئاینی پیرۆزی ئیسلام بێ خۆی گەورە بە عەزەتی دەکا و خۆشەویستی دەکا هەرموو جانەکەم والله ئەوە شتانە لەبوون گۆدانرایە لە سکولێت پێدادەی لە شەربەت هەستمەوە ناوەڵا بخۆت ناو ئەو بخۆمان ئەو شەربەتەکەمان ئەو کامیڕەوانەش بعد دوایە بخۆن ئەوان جەماعەتیش جدا دوای مسئول. ئینشاڵڵا جە بە لە شەربەتەکەی چکولێتە چیش ئەها جێژنان ناو کوردەواری وایە چکولێت سکولێتی ساتی چیلیان دەستت خۆش بێ ئەدی مەوزوعی گندۆرەکەی چ بوو گندۆرە و فرۆشتن و لە لای دیبەگەی ڕوویدا بوو گەنجێک پیکەم یان شۆفلێت شتی ئەوە کردبوو کڕی بوو هەمووی قەلی گچکۆکە ئەوانە وەڵەدان نابوو وەڵا یەکەش خەبەری ناگوتی مام عەلی گوتی ها گوتی وەڵا فلان کوڕی ئەو فلان کوڕەکەت یەک شۆفلێت گندۆرەی کڕێەوە لەو ئەوە شفتی کڕێەوە لە مندار بەناو کەتینە گورە بڕۆ بگێ وەڵا ئەویش ئەوەش خەمسەلەکە سەشانی گۆپاری دەستدا ئەگەر لە دوو ڕاو های دەکرد وەڵا ئەویش گوت کورە بمدارێنە بکشێنەوە بابم هات کورم دارێنە بکشێنەوە وەڵام مدارەکانی کشاند بوو گوتبی بابا گوت سندانی بابای گوت بابا پارێ خۆم گرتەوە دەت ناژم گرتەوە هەم لە قازانزمایە گوت لەسەر کورسێ جا گوتم مەولایە ساڵێ وەسەلیم لە خۆش دەستی بە سەڵاوە لێدانێ کردبوو دا ئینسان لە ئەوەی دری خۆش دەبی لە قازانجێ ڕاستەکەی تۆش جێژنانەی خۆت بکە و دووبارە ئەگەر پیرۆزبایی خۆت لە بینەران و لە خۆشەویستان دەکەی و لە کۆتاییشدا سرودێکی جەژنمان پێشکەشکە باشە بە چاوان تەوان جەژنە پیرۆزەی لە هەموو مسلمانە دەکەم لەسەرەکی دڵمان خۆشەکەەوە جەژن هاتووە و ئیسانە چاوەڕوا دەکا پاداشتی لەخوای گەورە وەرگرتەوە دڵی خۆشە دوو جەژنمان هەیە بەڵام لەسەرەکی ئەو برایانێکە و خوشک برا و منداڵانێکە لە غەزەی لەناو تۆپ و تیارە و ناخۆشی و نەهامەتین دوعان و دەکەین ئەگە دەبی بەدڵ پێت ناخۆشبی بەس بە دڵش پێت ناخۆشبی دوعاشان لۆ بکە ئینشاءڵڵا خوای گەورە لەوانە حیسابمان ناکەکەوە خەڵکانەکە بیتن برێ لێیان گەڕێ ئەگە دنیا خراببوو یەکەم جا بەسە ماڵی مندانە ڕخێتن دوعان و دەکەین یا ڕەبی خوای گەورە نەسرەتیان بدا خۆشی بۆ مسلمانان نەوازە ژێناتەوە دەنجی ئەڵڵاهو ئەکبەر دێ لە هەموو لایەوە دەنجی ئەڵڵاهو ئەکبەر دێ لە هەموو لایەوە ئەی مسلمانان هەموو لە ماڵی خوا بکەن ئەی مسلمانان هەموو لە ماڵی خوا بکەن لەگەڵێ ئاسۆی بەیانە مزگەوت ئاوەدانکەن لەگەڵێ ئاسۆی بەیانە مزگەوت ئاوەدانکەن خۆشی بۆ مسلمانان نەوازە ژێناتەوە دەنجی ئەڵڵاهو ئەکبەر دێ لە هەموو لایەوە دەنجی ئەڵڵاهو منداڵان چەند دڵخۆشن بە هاتنی جەژنەوە منداڵان چەند دڵخۆشن بە هاتنی جەژنەوە ئەڕۆم بۆ شوێنی یاری لە لادێ و لە شارەوە خۆشی بۆ